لايف ولايف كاكا لايف ولايف لايف ولايف كاكا
همون خط نایزی گریا اما کاکا ولا دی بی پاش در دستی تصویر آره ولا لبا گولی ولا ولا دی بی پاش در دستی لبی گولی در دستی
حالك
بطل كينا ولا بطل كينا المخوات كينا هرب بشوار هذا من الصحافي جمهوري ساختي سوران ورينا قربانكم جمهوري سوران ورينا
Danişe. Harmasın o kadar danişe diye aşağısı var. Harmasın diye aşağısı.
الو
خدایی نکرد
Kaka, danişi sefer de çıkıyorlar. Nizamdan var.
بۆ هەموو جارێ سەرمانگە ئەو ماوەش بوومە ئێستا تاقی لێ بێ سەرمانگە کەمتر پێنج مانگ أنا قياس لازم أخاف الطوفان الساعات والإجوان والساعات
شنو ندى يا اختي سيدك يا شنو ندى كدكو نێوان
Io non vedo.
چاکە دەڵێن سەرتە بەناوی خوا گەورە و میهرەبان یعنی پێشمەیانێکی بەهێزە یعنی هیچ تۆکمە یان پێکاتێکی باشی هەیە هەم یارزایەکان باشن بەڵام بۆ سێ خاڵ یاریەکە هات بووین بەڵام بە یەک خاڵیش ڕازین و ئینشاڵڵا یاریەکانی داهاتوو موفەق دەبین ئینشاڵڵا باورێکی باشتر و بە ئاستێکی باشتر دەرەکەوین. من دەستخۆشی لە ئازانەکانی پێشمەگە ولێر دەکەم بەڕاستی ئاستێکی باشیان پێشکەش کرد چ لە ڕووی بەدەنیەوە چ لە ڕووی تەکتیکیەوە بەڵام ئەوەی زۆر ئاستەنگ بوو لە پێشمان ئەو کەسافە عەدەدیەی فەریقی سۆران هەتا حەدێکی زۆر دەتوانم بڵێم لە هەردوو شۆت دەتوانم بڵێم بە نیو شۆت بە نیو مەلعەب یاریان کرد کە مەساحەیان نەداما هەرچەندە فرسەمان هەبوو بەڵام استقلالمان نەکرد سەڕە ئەوەی کە جوودێکی زۆر بەدەنی سەرفمان کرد بەڵام هەر بە هەر نەوعێک دەمانوی سێ خاڵ بەدەست بێنین ئەوەی تۆزێ سلبی بوو خاستن شۆتی یەکەم ئیستیعجالی لاعب بۆ ئەوەی گۆڵ تۆمارکردن ڕاستە لەگەڵ ناو فەریقانە پێویستیت بەوەیە ئەو کۆدا ئەو شەفرەیە بکەوە بە گۆڵکردن ئێمە لە بیدایەتەوە مۆفەق نەبوون لە گۆڵکردن بەڵام یاریی زۆر باش پێشکەشمان کرد بە تایبەتی لە سولسی هجومی کە مرکز نەما کە بابرێن لا مرکزی بوو ئەوەی ئیشمان لەسەر کرد لاعبەکان جێبەجیان کرد بەڵام ئەوە دەوریشە یعنی سۆران 90 دقه هیچ غەڵەتێکی نە زەهنی نە تەمەرکوزی نەیان کرد بەڵام یاریەک بوو تقریبا دەتوانم بڵێم 100% لە یارزانەکانم ڕازی بووم دەستخۆشی لە سۆران دەکەم بە جملەشی تەکتیکی خاستن لە نەدانی مەساحە و زایدن پرێس لەسەر حامل کوڕە کە زۆر بەتوانا بوون یاریی خۆش بوو هەرچەندە گۆڵی تێدا نەبوو بەڵام دەکرا پێشمەرگە لە هەموو وەختەکان ینی چاومەلۆ گۆڵ تۆمار بکەن من دووبارە و سێبار دەستخۆشی لە یارزانەکان دەکەم ئەوەی لە توانیان بوو سەرفیان کرد
ئەوەش تۆپی پێیاندەگزا باش یاری دەکەی خاڵ بەدەستنانی بەس دووبارە یاریزانەکان لە ئاسێکی زۆر باشدا بوون تەنها مۆفق نەبوون بۆ یاریەکان کە ئینشاڵام ئێمە تەعویزی ئەو دوو خاڵە دەکەین کە لە دەستماندا بەڵام دەستخۆشیش لە سۆران دەکەم کە یاریی زۆر باشیان کرد بە تایبەتر لە ناحیە دیفاعی کە زۆر بەتوانا بوون زۆر حماسی بوون ئەوە شێکەکە لە یاریە جوانەکانی خولی کوردستان کە بەبێ یاریتەوە بەبێ گۆڵتەوە بوو بەڵام یاریی خۆش بوو پشتێکی بنەوەی خودی نەزلوان الحەمدلله بژن یارێکۆ نێوە زەحمەت بی و مەژە سەناهی بە چی بی هەمە ڕەنگۆمەت کرد کۆم شیۆن ئەم بشین ئەو کە سەرکەن دەست خوبین یعنی شەوتە گەم گەرێک باش بووین و شەوتی دوژم چەند فرسەمە چۆنانن بژن فريقهم هم رنگا بس بي أورك بيجن مهاجمين ما موافق نبين هم مستكي بيجن رياضة هاي تعادل هاي ساكنة هاي بس باشا ما لعبة كلا كردس بيجي بيجن وقت ديجاتا خيام هم جنگين يتام سر كدين موافق نبين إن شاء الله بو ياري بيتنا مشين سر كدين دست كوبين